سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش لە هەرکوێکن لەشتان ساغ بێت و لێوتان زەردەخەنەی هەمیشە میوان بێت. هیوادارم کە لەش ساغ و تەندروست بن. ئەمڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە پرۆگرامی بەیانی 24 وەک ڕۆژەکانی ڕابردوو ئەو تەوەرانە ئەو بابەتانە کە گرنگیان هەیە بۆ هاوڵاتیانمان کۆی کردوەوە ئامادەی کردووە لەمڕۆ پێشکەشتانی بکات. هیوادارین کە ڕۆژێکی پڕ لە وزەتان لەگەڵ ئێمە دەست پێ بکرد بێت و یەکەم هەنگاوی ئەمڕۆتان ئەڵێ نابێ بۆ باشترین ژیان کە بەتەمان ئەمڕۆ پلانتان بۆ داناوە. سڵاو سەوان کەمتر لە 24 کاتژمێری ماوە دەگەینە ناو جەژن بەو هۆی کە سبە یەکەم ڕۆژی جەژن کوردستان 24 ڕۆماڵی تایبەتی دەبێت بە بۆنەی جەژن بۆیە بەیانی 24 بەرنامەمان نابێت. لە ئێستا پێتان دەڵێم جەژنی قوربانتان پیرۆست بەو هیوایم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی و کامەرانی و تەبایی و برایی و هەموو ئەو شتانە بێت. بەو هیوایم ئەم ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەموو لایەکتان و لەگەڵ ئازیزانتان کاتی باش و خۆش بەسەر بن. ئەمڕۆ کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری جیاوازمان هەیە. سەرەتا ناونیشانی بابەتەکانی ئەمڕۆتان پێ دەڵێ. خۆلیۆ ئیگلیسیاس ئەو گۆرانی بێژەی کە خاوەنی پڕفرۆشترین بەرهەمە لە جیهاندا هۆکاری کۆتایی هاتنی ئەمان بابەتێکی ترە هەمان شتە باشە کۆتایی هاتنی لا یاریزانی گۆڵپارێزی بۆ سەر ستەیجی گۆرانی بەس دەکەین. خانەوادەیەک لە ئەمریکاوە دەگەڕێنەوە هەولێر بۆ ئەوەی بە دوای پشی لە قاوەیە چاوشینەکەیاندا بگەڕێن. لە سبەینێوە لەلایەن موسڵمانانەوە سونەتی قوربانیکردنی ئاژەڵان دەست پێکە لەسەر ئەمباسە دەوەستین و ڕێنمایە تەندروستی و ڤێرتەرنەریەکان لەگەڵ کەسانی شارەزا دەخینە ڕوو. لە هەڵەبجە منداڵان ئاشنا دەکرێن بە مەراسیمەکانی حەجکردن و لە نێو پارکێکی شارەکەدا کەعبەیەکی بچووک کراوە دروست دەکەن. جا زۆربەی بابەتەکانی ئەمڕۆمان پێیوەستە بە جەژنیشەوە بۆیە ئەم بابەتەش جەژن و بۆنە کۆمەڵایەتەکان دەرفەتن بۆ بتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکان و لێک نزیک بوونەوە. ئەمڕۆ لەگەڵ دکتۆر مەغدید کەریم لەسەر ئەم پرسە لەم پرۆگرامی ئەمڕۆمان گفتوگۆ ئەکەین. جا هەکار ئەم چەند ڕۆژەی جەژن وەک هەمیشە کە ئێمە بینەرانمان ڕاهێنا بوو کە لەسەرەوەی ئێمە پرۆگرامی بەیانیان لەگەڵیان نەبین بەڵام ڕۆژانی جەژن ئێمە لەگەڵیان نابین. ڕۆژانی جەژن هاوکارانمان قەرەبوو ئەمە دەکەن و بە ڕووماڵکردن بۆی لە هەموو شوێنێک مەراسیمەکانی جەژن بۆ بینەرانی کوردستان 24 بگوازنەوە. یعنی ئەمە هەمومان هەر تەواوکەری یەکتری گرنگکەوێ بتوانین جوانترین پەیام و جوانترین دیمەنەکان لە ڕێگەی کوردستان 24 و ببیندرێن. بەڵێ هەر بۆیەش ئەمڕۆ زۆربەی بابەتەکانمان پێوەست کردووە بە جەژنی قوربانی پیرۆز و هەروەها قوربانیکردن شێوازی دروستی قوربانیکردن وەکو ڕێنمایە تەندروستەکان بێگومان مەبەستمانە بەهۆی بڵاوبوونەوەی تای خوێن بەربوون یاخود هەبوونی ئەو نەخۆشیە بە پێویستمان زانیوە کە ئەمڕۆ زۆر بابەتەکانمان لەسەر جەژنی قوربان بێت و لەسەر ئەو نەخۆشی و چۆنێتی ڕێنمایەکان. زۆر باشە. هەندێک جار سۆڤان مرۆڤەکان یاخود خێزانەکان تەنیا بۆ ئەندامانی خێزانەکەیان بۆ کڕیان بۆ کچیان بۆ دایک و باوکو و داپیران بە پەرۆژنین هۆگربوون ڕەنگە بە ئاژەڵێک گواد لێ بکات تۆ بارتەقای ئەوەی کە ئەندامێکی خێزانەکەت لە دەست بدەیت پێی بە پەرۆژبی وەکو ئەو خێزانە ئەمریکای کە پشیلەیەکیان ون کردووە. بەڵێ جا وەک هاوکارم هاکار باسیەکات لەناو ئەم بابەتش بۆتان ئامادە کراوە کە خێزانێکی ئەمریکی بە هەزاران کیلومتر ڕێگەیان بڕیوە ئەوەندە بە پەرۆژبوونە تا پشی لە ڕەنقاوەیەکەیان کە چاویشی شینە ئەو ماوەی 3 هەفتە لەمەوە پێشبوونیان کردووە بدۆزنەوە. پشیلەکە ناوی کیلۆپاترایە و پاسپۆرتی ئەمریکی هەیە و لەلایەن کچێکی ئەو خانەوادەوە بەخێو ئەکرێت. دەڵێن پشیلەکە ئەندامێکی خێزانەکەمان بووە بۆیە وایە بۆی بە پەرۆشین بە دوای دەگەڕێن هەر لە پێناو دۆزینەوەی پشیلەکە هەزاران کیلۆمەتریان بڕیوە لە ئەمریکا جارێکی دیکە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان دەیانەوێت لە شاری هەولێر ئەم پشیلە چاوسەوزە بدۆزنەوە. بڕینی هەزاران کیلۆمەتری ڕێگا لە پێناو دۆزینەوەی پشیلێک. 3 هەفتە لەمە پێش لە هەولێر پشیلەیەکی ڕەنقاوەیی
چاوشین کە هی خێزانێکی ئەمریکیە و لە گوندی کۆری ون بووە. ئەمە پشیلەکەیە هەڵگری پاسەپۆرتی ئەمریکایە. ساڵێک لەمەوە پێش خێزان ئەمریکیەکە بە سەردانێک هێناوێنە بۆ کوردستان و دواتر کە گەشتیان کردووە لە ماڵێک دایان ناوە تا ماوەیەک دەگەڕێنەوە و دەیبنەوە. حاڵی لە خۆشەویستی بۆ پشیلەکەی کە ناوی کیلۆپاترایە. دوای ئەوەی دەزانێ ون بووە لەگەڵ باوکی جارێکی تر گەڕاوەتەوە بۆ کوردستان. دوای ئەوەی لە هەولێر گەڕان و نەیان دۆزیەوە گەشتە سلێمانی. کوچە بە کوچە دەگەڕێن کونسڵخانە و ڕێکخراوەکانی ئاژەڵان ئاگدار کراونەتەوە بۆ دۆزینەوەی. من و خێزانەکەم بە گەشتێک هاتوین بۆ ئەوی پشیلەکەمان ببینەوە کە لە شاری هەولێر لە گوندی کۆری ون بووە. ئەم بارودۆخە بۆ من زۆر سەختە لەبەرەوەی ئێمە بیانین و ناتوانین بەشەوە بە ڕۆژ بە دوای دابگەڕین. ئەمە وەکو خەونێکی ناخۆش وایە بۆ من چونکە ئێمە ئەومان زۆر خۆش دەویست و بەشێکە لە خێزانەکەمان. بۆ چرکێکیش ناوەستێەوە ئۆقرەی لێبڕاوە تا بیدۆزێتەوە. دوکانەکانی کڕین و فرۆشتن ئاگدار دەکاتەوە لەوەی پشیلەکەیان هێنا ئاگداری بکەنەوە بۆ ئەوی بیباتەوە. حاڵی کە تاقانەی خێزانەکەیەتی تکا دەکا هەر کەسێک پشیلەکەی لایە بۆی بگەڕێنەوە و ئەویش خەڵاتی دەکات. من ئێستا هاتووم بۆ دوکانی کڕین و فرۆشتنی ئاژەڵی ماڵی. ئێمە ئەمانوێ زۆربەی و دوکانان ئاگادار بکەینەوە لەوەی کە پشیلەکەمان لێون بوو. حاڵی تەنها چاوی لەو پشیلانەیە کە ڕەنگیان قاوەیە. ئەمە کیلۆپاترانیە و پشیلەکەی حاڵی نییە بەڵکو کێشی هەمان ئەو پشیلەیە و ڕەنگی جیاوازە. ئەو دەڵێ ناگەڕەوە بۆ ئەمریکا تا و کاتێک کە پشیلەکەم لەگەڵ خۆمدا نەبەمەوە. دیار جەمال کورسان 24 سلێمانی. لەسەر بابەتێکی دیکە باس لە بابەتێکی دیکەکەین وە گوتمان ئەمڕۆ گرنگێکی تایبەت ئەدەین بۆ بابەتانی کە پێیوەستن بە جەژن و قوربانیکردن و ڕەچاوکردنی ئەو ڕێنمایە تەندروستیانە. جا ڕەچاوکردنی ژینگە پارێزی و ڕێنمایە تەندروستەکان لە قوربانیکردن لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکانە و هەروەها ژینگە پارێزیە لە کاتی قوربانیکردن. سەبارەت بەوە چۆنیەتی قوربانیکردن و ڕەچاوکردنی با بڵێن ڕێنمایە تەندروستیەکان و وێرتەنەریەکان لەسەر ئەم بابەتە دەوەستین. میوانمان لەگەڵە لە ستۆدیۆ دکتۆر ئەرسەلان جەلال بەرپرسی هۆبەی کوشتارگەی هاوچەرخی هەولێر و پزیشکی ڤێتەرنەری. دکتۆر ئەرسەلان بەیانیت باش و زۆرتان باش. دکتۆر ئەرسەلان ڕێنمایە جیاوازەکان چییە ئەم ساڵ؟ ئایا هاوشێوەی ساڵانی ڕابردوو خەڵکەکە دەتوانێت بە هەمان شێواز قوربانی بکاتیان ئەم ساڵ ئێوە ڕێنمایی جیاوازتان دەرکردووە بەهۆی ئەو نەخۆشەی کە بڵاو بووتەوە؟ خۆی ئێمە بەردەوام لە کوشتارگەیانی ڕێنمایی تایبەتمان هەیە بۆ هاوڵاتانی خۆشەویست و بە تایبەتی ینی ئەو دوسێ ساڵی ئاخیرکەوە ئەو نەخۆشی تای خوێنبەربوون ینی حالەتانە تۆمار دەکرێت لە عێراق و لە کوردستانیش ئەو حالەتانە بوونی هەبووە. بۆیە ئێمە چەندین ڕێنماییمان هەیە و داوا لە هاوڵاتانی خۆشەویست دەکەین کەەوە بە هیچ شێوەیەک ئاژەڵ لە دەرەوە سەر نەبڕێن. لە کوشتارگە ئێمە لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربان لە خزمەتیان داینە بێ بەرامبەر پشکنیان بۆ دەکەین بۆ ئەوی بتوانین گۆشتەشی تەندروست بگات بەدەستی هەر هەمولایەک. باشە دکتۆر ئەمە یەکەم جار نییە ڤایرۆسێکی بەم شێوەیە هەبواتە ڤایرۆسێکی نوێ و تازە نییە پێشتریش هەبووە ساڵانی دیکەشە بۆچی ئەم ساڵ زیاتر تەشەنەی کردووەیان خۆی ئەو ڤایرۆسەیانی چەندی ساڵ ئەو ڤایرۆسە بوونی هەبووە و کاتەکانیش لەگەر کات جیاوازە بە تایبەتی برێن لە وەرزی گەرما زیاتر بوونی ئەو ڤایرۆسە دەبێ و هەروەها پابەند نەبوون و جێبەجێنەکردنی ڕێنمایەکان لەلایەن هاوڵاتیانەوە ئەوش هۆکارێکە بۆ ینی سەرهەڵدانی ئەو ڤایرۆسە. بەڵام ئێمە هەموو کات ئەومان دووپات کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک ئاژەڵ بەبێ پشکنین کە داری سەربرنی بۆ بکرێت. کێشەکە لەوەیدایە ینی هاوڵاتیان لەگەڵ ڕێزم بەشێکیان تا ئێستا پابەندی ئەو ڕێنمایانە نابن. ئەگەر بێت و پابەندی ئەو ڕێنمایانە بن ینی بە شێوەیەکی ئاسان گۆشتێکی تەندروست دەگات بەدەستی هەر هەمولایەک. کاک دکتۆر
ینی زۆر لە ساڵانی ڕابردوو ئێمە دەمانبینی خەڵکەکە لە هەر کۆڵانێک دەڕۆیشتی خوێن بە شەقامەکان داهاتە خوارەوە لە ماڵەکان ئەنی قوربانی دەکرا ئەمە جەژنە جگە لەوەی کە باڵێن تۆ قوربانیەکە دەکەی خەڵکێکی زۆری سەردانی ماڵەکان دەکات بە تایبەت ئێستا کە ئەمە ترسیە هەیە پێمان خۆشە زیاتر بوونمان ڕوون بکەوە زیانەکانی کوشتنەوە یاخود قوربانیکردن لە ماڵەوە چییە زیانەکانی خۆی زیانەکانی یەکجار زۆرە وەکووتمان بە هیچ شێوەیەک ئاژەڵ بەبێ پشکنی نابێ ینی بڕیاری لەسەر بێ بۆ سەربڕین چونکە چەند نەخۆشیەک هەیە نەخۆشی گواستراوانە لە ئاژەڵەوە دەگوازێنەوە بۆ مرۆڤەکان ئێمە هەموو کاتی ینی ئاژەڵێک یان چەندین ئاژەڵ کە ڕۆژانە لە کوشتارگە ئێمە ڕێگەیان پێنادێن ڕەفزیان دەکەین لۆ چکە لەبەرەوەی نیشانەی نەخۆشییان پێوە دیارە دەبنە هۆی نەخۆشی بۆ مرۆڤەکان ڕێگەیان پێنادەین بگوازرێتەوە ئەوە یەک لە ڕێگایەکان لە لای شتەوە دەبێتە هۆی پیسبوونی ژینگە خۆتان دەزانن ئەو پاشماوەی ئاژەڵەی کە فڕێ دەدرێت چ خوێنەکەیە چ پاشەڕۆیەکەیە ئەوەش سەبەبەکە بۆ پیسبوونی ژینگە بۆ گواستنەوەی نەخۆشی بۆی بە هیچ شێوەیەک تەندروست نییە ئاژەڵ لە دەرەوەی کوشتارگە سەر ببڕێت باشە ئێستا لە لایەکی شاشەکەەوە کە جەنابەت قساکەی ئەو جۆرە گەنەیە ئەمە هەر هەمان جۆری گەنەیەکە لەسەر ئەو ئاژەڵا بێت و ئاژەڵەکە تووشی نەخۆشیەکەکەت و لە ئاژەڵەکە بۆ مرۆڤ ئەگوازرێتەوە کەواتە لە خودی ئاژەڵەکە دەرناکەوێت هیچ نیشانێکی ئەو نەخۆشە بەبوونی ئەم گەنەیە خۆی ئەو گەنەیە ینی جۆرە ڤایرۆسێک دەگوازێتەوە کە پێ دەوتێن تای خوێنبەربوون هیمۆڕجیک فیڤەر ئەوە هیچ نیشانەیەک لە ئاژەڵەکە دیاری ناکە تەنها ئاژەڵەکە دەبتە سەرچاوی بۆ گواستنەوەی ئەو ڤایرۆسە بۆیە ئێمە لە کاتی بڕیادان لە کوشتارگیان لە هەر شوێنێک لەسەر ئاژەڵەکە پشکنینی بۆ دەکەین هەر ئاژەڵێک ئەو گەنەی بە سەر لە شێوی ڕێگەی پێنادەین سەر ببڕێتن ئەوە خاڵێکی زۆر زۆر گرینگە دوای ئەوە کە کردداری سەربڕینەکە ئەنجام دەدێتن کە ئاژەڵەکە بەسە تەندروست و سەلامەتی جاریشتر پشکنین بۆ هەموو لاشەی ئاژەڵەکە ئەندامەکانی یەکەکەی ئەندامەکانی لاشەی ئاژەڵەکە دەکەین چونکە چەندین نەخۆشی تر هەیە لە ڕێگەی ئەندامەکانەوە لە ڕێگەی لاشەکەەوە دەگوازێتەوە بۆ مرۆڤ باش دکتۆر ئەرسەلان باست لە پاشماوەی ئاژەڵەکان کرد ینی دوایەوە کە قوربانیەکە دەکرێت ئاژەڵەکە سەر دەبڕێ ئەمە پێستێتی ئەمە ناوەوەی ئاژەڵەکەیە لە کوشتارگەکان چی لە پاشماوەکان دەکەن ئێوە خۆر ئەو پاشماوانەی کە بڵین ئەوانەی کە ئێمە بڕیای لەسەر دەین وەکو دەڵێن نەشیاوە بۆ خواردن ئەوانە هەموو لە شوێنێکدانێن پاشان دەبێتە ناو بێرنەر ناو مەحرەقە لەوێن دەرسووتێنرێ و دەبتە خۆڵەمێش یان ئەوە ڕێگایکی تەندروستە ئەوان تریش بە هەمان شێوە پاشماوەکەی تر ینی لە ژێر خاک لە شوێنێک ینی دەفن دەکرێت و بۆ ئەوەی نەبتە سەرچاوی بۆ گواستنەوەی نەخۆشی باشە دکتۆر ئێستا جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئەو ئاژەڵەی ئەم گەنەی لەسەر بێت ڕێگریەکەن لە سەربڕینی ئەی ئەو ئاژەڵە چی لێکرێت دواتر دەرمانی بەسەرڕا ئەڕژێت چۆن ئەو گەنەی لە کۆڵەکرێتەوە چی لەو ئاژەڵە ئەکرێت ئێمە ینی بەردەوام پاش تەوابوونی بڵێن کردداری سەربڕین ینی شوێنەکان هەموو پاکردنەوەی بۆ دەکرێت تاقیم دەکرێت دەشوێنی ینی شوێنێکی تەندروست ئامادە دەکرێت بۆ سەربڕین ئەو ئاژەڵێک کە ئێمە ڕەفزی دەکەینەوە بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نادەین سەرورێت تا ینی چارەسەری بۆ دەکرێت بۆ ماوەیەک ئەو کات ینی کە دڵنیا بوون کە کێشەنە سەلامەتە بڕیای لەسەر دێن بۆ کردداری سەربڕین شێوازی کوشتنەوەکە لەلایەن قەسابەکانەوە ئەمە شێوازێکی ڕێنمایی تایبەتان هەیە بۆ ئەوان یان بە هەر شێوازێک وێ دەتوانن چونکە هەندێک جار هەیە بە چەقۆیەک ڕەنگە لە یەکەم ڕۆژی جەژن بڕوا بۆ 15 مەسەلەن ئاژەڵ سەر بڕێ ئێمە ینی چەندین شێواز و ڕێنماییماندانەیە یاسا و ڕێساماندانەیە لە کوشتارگا بۆ هەم بۆ خۆمان و هەم بۆ ئەو هاوڵاتیان کە سەردانی کوشتارگە دەکەن و هەم بۆ برا قەسابەکانیش یان ڕێگاکانی تەندروستیمان بە شێوەیەکی چڕ و پڕ کردوێتەوە بە بەردەوام نەکەربێن لەبەر کاتێکی دیاریکە و جەژنی قوربانی یان برێن ناسەبێشتر بێت ئەو ڕێنمانەی کە دامانایە دەبی هەر کەسێک بڵێن خاستان برا قەسابەکان کە دێن دەبی کەفە و کەمامە و هەموو ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن بە شێوەیەکی تەندروست و هەروەها کردداری بەکارهێنانی تاقیم چەقۆیەکان دەبێت تاقیم بکرێت و تا پێمان بکرێت وا دەکەین بەریەکەوتن ڕوونەداتن و داواشمان لە هاوڵاتانی خۆشەویست ئەوەیە لە کاتی جێژنی قوربان یعنی
تۆزێک ینی مراعاتی زروفەکەی ئێمە بکەن چکە دەبین زۆر جارێک کەسێک ئاژەڵێک دێنیتن ینی بۆ ئاژەڵێک لەوانەیە 5-6 ئەندامی خێزانەکە دێتە ناو کوشتارگە ئەوە ژوای کردووە تۆزێک پرۆسەکەیمە ینی قەڵەباڵغێک پەیدا دەکات و وە شوێنەکەش ئەوەندە هەر ناگری ینی خەڵکێکی زۆر ینی ئەوە بەو شێوەیە بێتە ناو خاصن هۆڵەکانی سەربڕین حتا پلەکانی گەرما ینی کاریگەری دەبی لەسەر کە خەڵکێکی زۆر مەسەلەن چکە گەرمایە خۆتان زانجەوەکە بۆ داوامە هاوڵاتێنی خۆشەویستی ینی تۆزێک مراعاتی ئەو بابەتە بکەن. باشە ئەوەش کە گرنگە ئێمە ئەبێ بزانین کە ئەم جۆرە گەنەیە لە چ جۆرە ئاژەڵەکە ئاژەڵە بەس بچووکەکانە یا دکتۆر ئاژەڵە گەورەکانیش ڕەنگە هەمان لە هەردوو زۆریانێ ئاژەڵی گەورە و بچووک بەس لە بچووکەکان زیاتر دەرەکەوە یان لە کێشێنێ لە هەردوو ئاژەڵ باشە بوونی هەیە کاک زۆر دەڵێن مەسەلەن ئێستا کە ئەو قسانە هەم بڵاو بۆ تۆ ڕۆژانە لە سۆشیال مدیا یاخود لە دانیشتنەکانی خێزانی گوێت لێ دەبێ ئەو ئاژەڵی کە سەر دەبڕی گۆشتەکەش بۆ ماوەی 24 کاتژمێری دەبێت بەسەر تێپەڕی ئینجا گۆشتەکە بخۆ ینی شێوازێک لە هۆشدارێکی مەترسیدار بە خێزانەکان درراوە ئەمە دروستە یان دوای ئەوەی کە لە لای ئێوە پشکنینی بۆ کرا ئاژەڵەکە دەرچوو هیچ کێشەیەکی نییە ئەو کات زۆر ئاساییە نەخێر خۆی کردارێکی زۆر گرینگکە لە کوشتارگە پێدەگوتێ ڕێگەرمەوەتەس ئەو کردارە زۆر گرینگە ئاژەڵ دوای ئەوەی کە پشکنینی بۆ کرا لاشەکەش و ئەندامەکانی ینی تەندروست و سەلامەت بوو ئێمە لە ناو ساردکەرەوەکان دایدەنێن بۆ ئاژەڵی بچووک دەبێت نزیکەی 8 بۆ 12 کاتژمێر ببینێتەوە ئاژەڵی گەورەش نزیکەی 20 تا 22 کاتژمێر ببینێتەوە تاوەکو پیئێکی بڵێن گۆشتەکە دابەزێتن و ئەو کاتی ئەو بەکتریا و بڵێن بەکتریا زیان بەخشەکانی هەیە لە ناو گۆشتەکە لە ناو دەچێت بەو پیئێچە زۆر ینی ئەوەی سبەی قوربانی دەکات ناکرێت گۆشتەکە بخوا ئەگەر بتوانانی بە شێوەیەکی تەندروست مەسەڵی پاش ئەوەی کە وتمان پشکنینی بۆ کرا ئاژەڵەکە بتوانانی گۆشتەکە لە ناو سەلازدانێ بۆ چەند کاتژمێرێک زۆر کردارێکی باشە تەندروستە بۆ ئەوەی چکە ئەتوو کە بڵێن گۆشتێک دەخۆی یاندەیکەیە خێر باش شتێکی تەندروست و سەلامەت بی یانی زۆر جاوانەوێت کە بڕین خێر و شەڕمان بەرامبەر یەک بیتن ئەوە زۆر گرینگە بۆ هیوایی کە هاوڵاتیان ئەو قوربانیانەی کە ئەیکەن هەم خێریان بگات و هەم لەگەڵ ئەوەشا تەندروست بێت هەم ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ ئەوی کە چۆن دکتۆر ئاماژێ بکرد ئەوەندەی کە تۆ خێرت کردو نەبیتە هۆی باڵێ دکتۆر ئەرسەلان جەلال سپاس دەکەین کە بەرپرسی هۆبەی کوشتارگەی هاوچەرخی هەولێر ئەوە پزیشکی بێتەرنەری ئەم بەیانیە کۆمەڵە ڕێنمایی بە هاوڵاتیاندا سپاس دەکەین کە لەگەڵمان هەر ئەم بابەتەش پەیوەستە بە بابەتی جەژن و حەجکردن و ئەم مەراسیمە ئاینەی کە بۆ موسڵمانان لە جەژندا هەیە لە هەڵەبجە چالاکێکیان کردووە بۆ منداڵان کە منداڵان ئاشنا دەکرێن بە ڕێکارەکانی پێویست بە ئەنجامدانی فەریزەی حەج سەدان منداڵ لەم ڕێورەسمە بەشدار بوون بە ئامانجی ئەنجامدانی فەریزەی حەج بە شێوازێکی ورد وایە بەڵێ بۆ ئەوەی کە هەموو قۆناغەکانی ئەو ڕێڕسمە بە وردی لەلایەن مامۆستایەکی ئاینی بۆ منداڵەکان کە بەشدار بوونە لەلایەن ئەوەوە هەموو ئەو ڕێکارانە چۆن منداڵەکان بە دەوری ماڵی خوادا بسوڕێنە بەڵامی تر بە شێوەیە کارتۆنێکە دروستیان کردو بە شێکی بچووک بۆی کە زیاتر مناڵەکان ئاشنا بن ئێمەش لەم بابەتە پێکەوە دەیبینی. پۆشاکە سپیەکانیان ئامادەکراوە بۆ ئەوەی فێری فەریزەی حەج بکرێن پێویستە جلوبەرگەکانیان هەمان شت بێت. منداڵەکان هەنگاو بە هەنگاو فێری مەراسیمی حەج دەکرێن هەموو تەمەنێکی تێدایە لە کوڕان و کچان مامۆستایەکی ئاینیش ڕێکارەکانیان بۆ ڕوون دەکاتەوە. بریتە لە بەرزڕاگررتنی پایی پێنجەم لە پایەکانی ئیسلام کە بریتە لە ئاشنابوونی نەوە ڕۆڵەکانمان بە تایبەتی جیلی ئەم منداڵە جوانانە بە ئەنجامدانی فەریزەی حەج و هەروە ئاشنابوونیان بەم ئیحرامی کە دەیپۆشن کە ئیحرامی ئاشتی و ئیحرامی تەبایی و ئیحرامی پێکەوە ژیانە و ئیحرامی بەندایەتی بۆ خوا سوبحانەوە وتعالە کارێکی زۆر ناوازە و جوانە کارێکی زۆر نمونەیە. بەڕێدەکەون بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج منداڵەکان هەنگاو بە هەنگاو ڕوونکردنەوەیان پێدەدرێت تاوەکو ئاشنا بن بە ڕێکارەکان.
ئێمە زۆر خۆشین لێرە ئێمە هاتوین تاکو فێری ئەوە بین کە چۆن بۆ نمونە ئێمە ڕۆشتنە کەعبە چۆن چی بکەین بۆ ئەوە هاتوونێتە ئێرە فێر ببین هاتین بۆ کردنی مەڕاستیمی حەج بۆ ئەوی فێر بین کە کاتێک بەڕاستی ئەگەر چوین بۆ حەج بزانین چی ئەەکەین و چی ناکەین و بە شێوازی کردارەکانی حەج ئەنجامەین هاتوین لێرە حەجەکە بکەین بۆی لەگەڵ کاتی گەورە بمانە کە ڕۆژین ئینشاءالله لەوێ هیچ هەڵەیەکمان نەبێت و بە جوانی بیکەین. ساڵانە لە سەرتاسەری جیهان زیاتر لە 2 ملیۆن کەس لە هەموو تەمەنە جیاوازەکاندا بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج سەردانی ماڵی خوددا دەکەن. لە هەڵەبجەش لە ئێستاوە بەجێگەیاندنی ئەم ئەرکا گرنگی ئیسلام بە منداڵان ئاشنا دەکرێت. بە بەشداری سەدان منداڵ لە پارێزگای هەڵەبجە و لە تەمەنە جیاوازەکاندا مەراسیمی حەجیان پێ ئەنجامدرا. لە مەراسیمەکەدا لە سەرەتای دەستپێکردنی حەجەوە هەتاوەکو کۆتایی ڕێنمایی بە منداڵەکان درا بۆ ئەوەی کە لە تەمەنی گەورەیاندا سەردانی ماڵی خوددایان کرد بە وردی ڕێکارەکان ئەنجام بدەن. ئەڤین عەتا، کوردستان 24 هەڵەبجە. باشە سەرەتا سۆڤان وتی بابەتەکانمان زۆربەیان پەیوەستە بە جەژن بە مەراسیمەکانی حەج. ئەم ڕۆژکە ڕۆژی عەرەفەیە، ڕۆژی نوێمی مانگی دوولحیجەیە کە یەکێکە لە ڕۆژە گەورە و بەڕێزەکان لە لای موسڵمانان تێیدا حاجیان یەکێک لە پایەکانی حەج ئەنجام دەدەن. ئەمەی دەیبینن ئەمە دیمەنی ئەم حاجیانەیە کە ئەم ساڵ چوونەتە مەکەی پیرۆز بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج. بەڵێ جا لە بەیانی ڕۆژی عەرەفە بەڕێ دەکەون بەرەو کێوی عەرەفە تا وەکو ئێوارە دەمێننەوە هەر لە ئەم ڕۆژە کە کسوەی خانووی یاخود ماڵی خوا ئەگۆڕێت ساڵانە یەکجار ئەگۆڕێت لەم ڕۆژەیە کە لەو کاتەیە خەڵک بەرەو کێوی عەرەفاڕۆن لە ڕۆژە دوعاکردنیش گیرایە زۆر مسلمانان دوعا دەکەن و چاکەکردن لەم ڕۆژەیە زۆر پاداشتی هەیە و بە پێی فەرمودەی پێغەمبەری ئیسلام بە ڕۆژوبوون لەم ڕۆژەدا گوناهێکی ساڵی ڕابردووە داهاتوش دەسڕێتەوە. باشە کێوی عەرەفە شاخێکە لە عەرەبستانی سعودیا دەکەوێتە سەرڕێی مەکە و تائیف و 22 کیلۆمەتر لە مەکە دوورە. ڕۆژی نۆی مانگی ذولحیجە حاجیان بۆ بەجێهێنانی یەکێک لە پایەکانی حەج لەسەر کێوەکە ڕادەوەستن کە ئەمڕۆیە. جا حاجیان دوای ئەوەی کە گەڕانەوەیان لە کێوی عەرەفە بگەڕێنەوە ئەچنە موزدەلیفە ئەو لە موزدەلیفە ئەمێننەوە کە ئەکەوێتە نێوان مینا و کێوی عەرەفە. مانەوە لە موزدەلیفە یەکێکە لەو واجبانەوەتە واجبێکە کە لە موزدەلیفە ئەبێ بمێننەوە و پێویستە حاجیان نوێژی مەغرێب و نوێژی عیشاش هەر کورت بکەنەوە بە یەکەوە و سنەت تیشەکە حاجی تاوەکو بەیانی جەژنی قوربان لە موزدەلیفە بمێنێتەوە. ئەگەر کەسێکیش لە موزدەلیفە نەمایەوە ئەوە کەفارەتی دەکەوێتە سەر. باشە باس لەوەی بکەین هۆکاری ناونانی عەرەفە بەم ناوە هوتراوە کە ئەم ڕۆژە ناو نراوە بە عەرەفە لەبەر ئەوەی پێغەمبەر ئادەم سەلامی خودای لەسەر بێت لێرەدا گەیشتەوە بە دایکە حەوا کاتێک لە بەهەشدا بەزینە سەرزەوی. لە ڕۆژی عەرەفەدا حاجیانی ماڵی خوا تاوەکو ڕۆژ ئاوابوون لە کێوی عەرەفە دەمێننەوە و نزا دەکەن. لەگەڵ بانگی بەیانی ڕۆژی جەژن حاجیانی ماڵی خوا دەگەڕێنەوە مینا. حاجیان لە میناش ئەرکی تریان هەیە. بەڵێ جا حاجیان لە مینا یەکەم ئەرک کە هەیەە ڕەجمکردنە بۆ بەردانی کە لە موزدەلیفە کۆیان کردێتەوە بۆیە واجبە بچنە موزدەلیفە چکە لەوێ بەرد کۆ ئەکەنەوە ئەو بەردە دەهێنن و لەوێ ئەم مەراسیمەی تر بەجێ دەگەێنن. دوای ئەرکی ڕەجمکردن حاجیان ئەوانی کە حاجیان کە لەوێن حاجیانی ماڵی خوا ئاژەڵێکەکەنە قوربانی پاشان دەگەڕێنەوە مەکە و ئیدی تەواف ئەکەن. هەر لەم ڕۆژەدا حاجیانی ماڵی خوا جلوبەرگی ئیحرام لا دەبن و جلوبەرگی ئاسایی دەپۆشن قەدەغکراوەکانیش لەسەر حاجیان هەڵدەگیرێت. بەڵام جارێکی دیکە حاجیان دەگەڕێنەوە مینا کە بە ڕۆژانی تەشریق ناسراوە بۆ ئەوەی بۆ ڕۆژانی دووەم و سەیەم لەسەر یەکتر ئەرکی ڕەجمکردن بەجێ بگەێنن. بەڵێ جا ئاسانکاری کراوە ئەم ساڵ وەک دەسەڵاتدارانی سعودیە بۆ پاراستنی ژیانی حاجیان لە ئەمڕۆوە تاوەکو سێهەم ڕۆژی جەژنی قوربان لە مینا و عەرەفە و موزدەلیفە لە ڕێگەی هەزاران کەس لە هێزە ئەمنیەکان
و تیمەکانی فریاگوزاری و زیاتر لە 3000 کامێرەی چاودێری بۆ حاجیان دانراوە و هاوکات 97 بنکەی تەندروستیش هەیە جگەلەوە ئۆتۆمبیلی فریاکەوتنیش. بەڵێ 320 ئۆتۆمبیلی فریاکەوتن و 6 هلیکۆپتەری فریاگوزاریش ئامادەکراوە لەلایەن سعودیاوە و بە گوێرەی ئامارەکانی سعودیا ئەم ساڵ زیاتر لە 1,600,000 حاجی لە وڵاتانی جیهان ڕویان لە سعودیا کردووە و لە ناوخۆی وڵاتیش زیاتر لە 200,000 کەس بەشداری ڕێوڕسمەکانی حەجی ئەم ساڵ دەکەن. جا لەو ژمارەیەش بابزانین چەندێکی عێراقە و چەندێکیشی هەرێمی کوردستانە. لە عێراق نزیکەی 37,000 کەس ئەم ساڵ بۆ حەجکردن چوونەتە سعودیا و لەو ژمارەیەش 4,685 حاجی خەڵکی کوردستانن. جا ئەوەش با بڵێن ئەو حاجانی کە لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتون تەنیاهی باشووری باڵین کوردستانی لە ڕۆژئاواشەوە بەو پێی کە بەشێک لە حاجیانی ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێرەوە بە دوو کاروان بەڕێکەوتن بەرەو مەکە. باش لەسەر ئەم بابەتە ئەم جارە ئەمە واجبەکان بوو و مەراسیمی چۆنێتی حەجکردن بوو هەندێک زانیاری زیاتر سەبارەت بە ئامادەکاریەکانی وڵاتی سعودیا و ژمارەی ئەو حاجیانەی کە سەردانیان کرد ئەمە بینیمان بابەتێکی لەسەری دەوەستین بۆنە ئاینیەکان و بە هاوکۆمەڵاتیەکانی جەژن کە ئەمە ڕەنگە هەندێک جار کاڵ بێتەوە هەندێک جار تۆخ دەبێتەوە لەسەرم بابەتە دەوەستین. دکتۆر مەغدید کەریم مامۆستای ئاینی و پسپۆری یاسایی لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆ کاک دکتۆر زۆر بە خێر بێت. سەلامت بی سپاسدانەکەم ڕێستان هەیە زۆر سپاسدانەکەم دەستان خۆش. دکتۆر ئێستا حاجیان چی ئەکەن لە عەرەفە با بەورتر لە ئێوە گوێبیستی بین؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەچی دەستخۆشیتان لە یەکەم دەربارەی ئەو بەرنامەیە. بەڕاستی ئێستا ڕۆژێکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ لە فەرمودەیەکی صحیحەکە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردی ئەفەرمێ الحەج عەرەفە، یعنی حەج عەرەفەیە. هەر حاجیەک ئەوڕۆ لە بەیانیەوە لەوێ نەبیتن هەتا ڕۆژ ئاوابوون بە حاجی حیساب نابی. بەڕاستی زۆر گرینگە ڕاوەستانی حاجیان لەسەر چێوی عەرەفە. لەسەر چێوی عەرەفە ئەحرامیان لەبەرە لە خوای گەورە دەپاڕێنەوە دوعا و نزا و عیبادەت و تەبەن لە کاتی خۆی نوێژ و شتەکان دەکەن و بەڕاستی ڕۆژێکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە ڕۆژی عەرەفە. لە هەمووی مهمتر فرمودەی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ ئین الله تعالى یوباهی المەلائیکەتە بخەڵقی. خوای گەورە ئەوەندە دڵخۆشە بە بەندەکانی شانازیان پێوەکە. یوباهی بەس زۆر بە دووسێ لەفزان دێتن. یەک لەوانە شانازیکردنە، ینی ئەو خودای عەزیمە کە بەندە و خەڵق و بوونەوەر و هەموو شتێکی دروست کردیە لەو ڕۆژە شانازی بە بەندەکانی خۆیەوە دەکات. دەرێتە مەلایکەتەکان هەئولای عیبادی ئەتەونی شەحسەن غەبڕە، تەمەشاکەن مەلایکەتەکانی من، ئەوانە بەندەکانی منن، بە تۆز و خۆر و بەماندیبوون و مەشەقەت و ئەزیەتەوە هاتینە ئێرە داوای لێبوردن لە من دەکەن، عیبادەتی من دەکەن، ئەمن دەپەرستن، یەکتاپەرستی من بە جوانی ڕایان گرتیە لێرە. هەمووتان شاهد بن ئینی قەد غەفەرت لەهم، لە هەر هەمویان خۆش بوو. ڕیوایەتێکی تریشمان هەیە دەڵێ حتا ئەوەی کە حاجەکانیش دوعایان لۆ دەکەن لەوانیش خۆش بووم خوای گەورە لەبەر گەورەی حاجەکان. لۆیە خەڵکیمە زۆر زاران کاتێک یەکێک دەستە حەجێ دەرێت دوعامان لۆ بکە، لە بیرمان مەکە لە دوعاکردن. بەشێک لەو پرسیارە لە حاجە بەڕێزەکان ئەوەیە کە دوعایی لە بۆ ئیمانداران بکەن، موسڵمانان بکەن. ئینجا بەڕاستی ڕۆژی عەرەفە ڕۆژێکی زۆر مبارەکە زۆر پیرۆزە. ئەمەش لێرە ئێستا ئەو خاتونە بەڕێزەش حەدیسەکەی پێغەمبەری خوێندەوە عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا دەفەرمێ بە ڕۆژی بوون لە ڕۆژی عەرەفە تکەفر سەنەتە الماضیە والباقیە، ینی دەبتە کەفارەت. ئەمە کە لە بۆ خەڵک ئەوانەی لە حەجن بە ڕۆژی نابن، بەس ئەمە بە ڕۆژی بین، سونەتە بە ڕۆژی بین، شتێکی پیرۆزە بە ڕۆژی بین کە بە ڕۆژی دەبین لەو ڕۆژە دەرێ دەبتە کەفارەت لە بۆ ساڵێک لە ڕابردوو ساڵێکیش لە داهاتوو. یعنی ئەوەندە
فەزلی ئەو ڕۆژە زۆرە هیچ سنووری دیار نییە بەڕاستی گەورەترین ڕۆژ لەسەر زەوی ئەو 24 ساعتە ئەو ڕۆژەیە بەڕاستی. باشە کاک دکتۆر حاجیان زۆر هیلاک دەبن لە کاتی بەجێگەیاندنی فەریزەی حەج ئەم مەراسیمانەی کە هەیە بەیانیش جەژنە ئەمانە تااقەتی ئەویان دەمێنێت جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن بە ئەوەش بکەن بە یەکتر. لە ڕاستیدا حەزم کرد ئەوەی پرسیارکەم دا ئەو پرسیارەی بەڕێزت کردی تازە پێش بێمەوە خزمەتان کاگە ئارام و ئەو خوشکە بەڕێزە لەوێ دانیشتبوون هەر لۆ خۆشی لێم پرسیار کردن گوتم دەربارەی چ دەپرسنە ئەو بەڕێزانە گوتیان لەو بوارانە گوتم وەڵڵاهی باشتەکتان پێ برێم گوتیان پێمان خۆشە لەوانیش باسکەی گوتم باشتەکتان پێ برێم حاجیە بەڕێزەکان تااقەتی جێژنانە و ئەحوال پرسید و سەلامکردنیان نامینێ بەڕاستی لەبەر ئەوەی ئەو ڕۆکە عەرەفەیە لە بەیانیەکەی ئەوان دەبی لەسەر چێوی عەرەفە بن هەتا مەغریب بانگ دەدا مەسەلەن ڕۆژ ئاوا دەبی ئینجا دوایە دەگەڕێنەوە مزدەلیفە لەوێ نوێژی مەغریب و عیشایە دەکەن ئینجا دوایی ئەو خوشکە بەڕێزە شتێکی باس کرد بەس هەر با ئیشارەتێکی پێ بدەم باشە هەتا 12 شەو لەوێ دەبن وا باشە سونەتە هەتا بەیانی لەوێ بن بەس ئەگەر لە پاش 12 شەو ڕۆیشتیشن لە بۆ ڕەجم دەبیتن یعنی ڕێگە پێدراوە ئێستا حالیەن لەسەر ئەو بەرنامەی دەڕۆن کە چوون ڕەجمیان کرد دەگەڕێنەوە تەوافی دەکەن ئەوەندە هیلاک دەبن کە دەگەڕێنەوە شوێن و جێگای خۆیان ئەوەندە هیلاک دەبن یعنی ئەوەی تەنیشتە خۆیان لەوانەیە نەناسنەوە بەڕاستی حەقی خۆیتیشیان زۆر مەشەقەتی هەیە ماندیبوونی هەیە یعنی زۆر 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 حەز دەکەن فرسەتێکی وەرگن و ئیسراحەتکەن و بخەون ئەمن بەش بە حاڵی خۆم ماوەک بەر لە ئێستا چەند ساڵێک بەر لە ئێستا کە ئەو مەراسیمانم تەواو کرد گەڕامەوە شوێنەکەی خۆمان کە ئەمە شوێنەکەشمان زۆر تایبەت بوو لە خوای گەورە بە زیادی کە گەڕامەوە شوێنەکەی خۆمان خۆم شوشت چوومە بنجی هەتا باجی نیوڕانێ بە ئاگە نهاتم بەڕاستی ئەس زۆر بەڕاستی ماندیبوونی تێدایە ئەو جەلۆیە جێژنانەکە لە بۆمەیە بۆ ئەو خەڵکەیە کە لەوێنی ئینجا ڕۆژی دوایی کە هەردەستن خۆشە بەسەر دوای دەچن دیسان ڕەجم دەکەن و جژنانەی لە یەکتر دەکەن و ئەحوالیەک دەپرسن ئەو دوای نیوڕانەیە لە بۆ ئەوان بەس بە عموم بەیانەکەی زۆر هیلاکن بەس ئەمە خۆمانە وەکو مسلمانان لە غەیری عەرەفە یعنی ئەوانەی کە نەچوونە حەج بالفعل لە بۆ ئەوان جەژنە ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە ڕۆژێکی مبارەکە بەڕاستی بەرەکەت و گەورەی و عەزەمەتی ڕۆژەکەش لە قوربانیەکەیە بەڕاستی کە قوربانی تێدا باشە دکتۆر ئەوەی کە جەژنەکان زۆر تایبەتترەکات و ئیدی جەژنێکی تەواوەتیە نوێژکردنەکەیە نوێژی جەژن بەڵێ هی بەیانەکەی ئەو گوێبیستبوونی دەنگی ئەڵڵاهو ئەکبەر و تەکبیرات جا ئەمە دروستکردنی تەبایی و یەکڕێزی و خۆشەویستی لە ناو موسڵمانانە تا چەندە گرنگە خەڵکانێکیان زووتر لە کاتی نوێژکردن ئەچنە مزگەوت لەوێ چاوەڕوانە بن ئیتر سەرڕاوێ کە سونەتی شەو خەڵک ئەبێ حازر بێ بەڵام هەنێک کەسەیە زۆر زووتر ئەڕوات و لەوێ ئەمێنێتەوە بەگشتی باباسی نوێژکردنی نوێژی جەژن خۆی بەڕاستی نوێژی جەژن یەکە لە سونەتە پیرۆزەکان مؤکەدە زۆربەی فوقەهاکان لەسەر ئەوەن کە مؤکەد خۆی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کردیتی پێناسەکەی چییە ما یثاب على فعله ولا يعاقب على تركه کەسێک کردی خێری دەگاتێ نەیکردی گوناحی ناگاتێت تەماشاکە ئەو جا سونەتی مؤکەدمان هەیە یعنی زۆرن سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی کە پێغەمبەر کردیتی دەبان لێرە بالمناسبە هەرچەندە بابەتەکەشمان ئەوە نیە بەس حەز دەکەم شتێک ڕابگەینم لەوانەیە کەسانە کە بن موافقی ڕای منیش نەبن هەر شتێک کە پێغەمبەر کردیتی ئەوە سونەت نییە بەڕاستی هەر شتێک کە پێغەمبەر کردیتی سونەت نییە لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وەکو ئینسان وەکو شەخص جاروێ شتێکی کردیە خۆی وەکو محەممەد صلی الله عليه وسلم وەکو مرۆڤێک وەکو ئینسانە کردیتی نەیگوتیتە خەڵکەکەی بکەن وەکو من بکەن تەماشاکە ئەوە تایبەتمەندی هەندێک کردەوەیەکی وحیانە نەبووە تایبەتمەندیە بە خۆی تەماشاکە هەندێک شتی تری هەیە فەرموویتی مەثەلەن لۆ نمونە تەکمیلەیە هەر لە بۆ نوێژ صلوا كما رأيتموني أصلي تماشای قورآانی پیرۆزکەین باسی نوێژ دەکەوانیە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا
یان یا ئەیها الذین آمنوا ئەقیموا الصلاة نوێژێ بکەن وایە کو نوێژ بکەین کو نوێژی بەیانی و عەسر و نیو ڕۆ و مەغریب و عیشای بکەین پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم بەو شێوەی نوێژ بکەن کە ئەمە نوێژێ دەکەم تەماشای ئەوە تەکمیلەیە یعنی ئەوە تەوزیحە شەرحە تەثبیتە ئەو جارە شتی تری کردیە کە گوتیتی ئەوە ئەجریتی ئەوەی بکە تەماشای ئەوە لێرێ سونەتەکە لێرە دەست پێ دەکە یعنی ئەگەر ئێستا تازە ئەو خاتونە بەڕێزەش حەدیثەکەی خوێندەوە میشکینمەوە هەر کەسێک ڕۆژی عەرەفە بە ڕۆژی بیت ساڵێک پێشتر و ساڵێکیش پاشتر خێری دەگاتی تەماشای یعنی ئەوە بووە سونەت ئەگە کردت ئەو ئەجرت پێ دەگا نەتکرد گوناحت ناگاتێت تەماشای ئەجر لێ فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نابی بە مطلقی وەرگرین لە هەموو حالەتێک هەرچی پێغەمبەر کردبیتی ئەمە لێمان ببیتە سنت بڵین ئەجرمان دەگاتێ لەوانە هیچ ئەجرمان نەگاتێ هەندێک شت هەیە ینی مەبەستی تۆ لە پاڵ پەیامبەری مرۆڤیش بووە زۆر پەیامەکەت ڕوونە کاک دکتۆر باس لە وتارەکانی مامۆستایان بکەین لە یەکەم ڕۆژی جەژن ئەو کاتێک کە خەڵکەکە دەڕۆن بۆ نوێژی جەژن مامۆستایانی ئاینی وتارێک دەدەن بەڵام ئەمن ئینشاڵە سبەینێ وتار دەدەم زۆر باشە ئینشاڵە چکە خۆت بەش دەخینەوە زۆر باشە پرسیارەکەی من ئەوەیە ینی زۆر جار یانی ڕێزم هەیە مامۆستایانی ئاینی هەموو ئەو چیرۆکەی کە لە ناو قورئانی پیرۆزدا هەیە ئەو سەربڕینی پێغەمبەر ئیسماعیل لەلایەن پێغەمبەر ئیبراهیم و دردی خوایان لێبێت ینی باز لەوە دەکە بەڵام وا گرنگتر نییە بە بڕوای جەناب ڕەنگە هەندێک مامۆستایانی دیکەش هەبی من ئەوم بە بەرچاو نەکەت بێ باز لە با بڵێن گرفتە کۆمەڵایەتەکان بەها کۆمەڵایەتەکان ئەمە جەژنە تەبایی بێت قوربانیدان لە پێناو یەکتر هەموو ئەمانە تا چەند گرنگە ئەمانە هەبێ لە وتاردان بەڕای من لەگەڵ ڕێزم لە هەموو مامۆستا بەڕێزەکان کە بەیانی ئینشاءڵڵا وتاری جەژنی قوربان دەخوێنەوە نوێژ دەکەن و وتار دەخوێنەوە چەند خاڵێک مهمە لەناو ئەو وتارەدا هەبیت یەک لە خاڵەکان ینی بەبیر خەڵک بینینەوە کە ئەو جەژنە جەژنی قوربانە جەژنی قوربان چییە سەیدنا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ویستیتی تەبان ڕیوایەتەکان وایە لە خەودی تیتی ویستیتی ڕۆڵەکەی بکاتە قوربانی لە بۆ خوای گەورە دوایی خوای گەورە عەفوی کرد یە قوربانیەکەی لێ وەرگرتیە و لە بەدەلی ئەوەیدایە ئەوە ینی پێویست ناکە هەموو ساڵێ بگۆترێت ئەوە ڕیوایەتەکە و سابتە و هەموومان زانیتمان و هەمووشمان لەبەرمان کردیە بەڵام ئاساییە وەکو تێگەیان نەچی گشتی کە برین ئەو جەژنە جەژنی قوربانە قوربانی لە چاهاتیە لە قوربانیکردن ینی دەبی پێویستە مامۆستایانی ئاینی تەشجیعی خەڵک بکەن قوربانی بکرێ بەڕاستی قوربانیکردن زۆر شتێکی پیرۆزە زۆر شتێکی باشە زۆر شتێکی ڕێکوپێکە پێش ئەمن بێمێرە دکتۆرێکی بەڕێز لێرە قسەی دەکرد ڕاستە زۆر پێویستە لەگەر وەکو ڕێنمایەکی گشتی لۆ خوشک و برایە بەڕێزەکانمان کە قوربانی دەکەن بەپێی ئەو ڕێنمایانە بکەن کە تەندروستی وەزارەتی تەندروستی داوای کردی و بڵاوی کردەوە تاوەکو یعنی نەخۆشی بڵاو نەبتە و خەڵک ئەزیەت نەخوا خێرەکەمان تاوەکو بەباشی بگاتێ بەڕاستی پێویستە ئەو هابی حەقەتەن ئەو هابی باش بەڵام زۆر خەڵک تەرجیعکەن قوربانی بکە زۆر چکە قوربانیکردن فیدایە لە بۆ ڕوحی ئینسان ڕیوایەتەکەم خوێندەوە حەدیث نییە ڕیوایەتەکە بەس هی پیاوێکی زۆر زۆر بەڕێز و باشە دەڵێ ئەمە تەجروبەیەکمان کرد لە وڵاتێکی موسڵمان ئەو ساڵەی کە زۆر قوربانیمان کرد زۆر جیاواز بوو لەگە ساڵەکانی تر کە موسیبەت و بەلا لەسەر ئەو منتەکەی خوای گەورە هەری گرتیە چونکە ئەو خینە کە دەڕژێ مقابلی چییە مقابلی ڕۆح ئینسانەکانە ئەو هایە لە ناو موسڵمانان یعنی سەیدنا ئیبراهیم کە ویستی کوڕەکەی خۆی بکاتە قوربانی خوای گەورە ئەو فەفەدەیناه بذبح عظیم لە قورئانی باز دەکە فیدامان کرد ئەو بەرانە گەورە لە باتی ڕوحی ئیسماعیل تەماشاکە یعنی ئەو خینەی ڕژا لەو حیوانەی لە مقابلی چییە لە مقابل ڕوحی سەیدنا ئیسماعیل سەلامی خوای گەورەی لەسەر بیت لۆیە چەند ئەمە قوربانی بکەین خوای گەورە خاکمان نیشتیمانمان وڵاتمان خەڵکمان کەس و کارمان خزم و خێزانمان دەیپارێزی بەڕاستی لۆیە بەڕاستی تەشجیعی براو خوشکە موسڵمانەکان دەکەم هەتا بتوانین قوربانی بکەین ئەوە یەک دوایی ئاشتەوایی و خۆشەویستی و تەبایی و پێکەوە ژیان و هاوکاریکرد لە هەمووش گرنگتر مامۆستایان مەفروزە تەرکیز بکەنەوە سەرچی سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی مەسەڵەن کەسانێکمان هەیە جیرانی یەکترن برادری یەکترن خزمی یەکترن لەگەر یەک تەبانین لەگەر یەک پێکنینە دەکرێت ئەو تەرجیعی مامۆستا وای لێ بکە دوای جەژن ئەفۆن لە ناو جەژن
ئاش ببنەوە پێک بێنەوە ئەو ڕق و قینەیە کۆتایی پێبی. باشە دکتۆر وەک دەزانین کە جەژنی قوربانە بەمە ناسراوە خەڵکەکە تازەش تەوەرێکی ترمان هەبوو لەسەرەوەی کە ئاژەڵ سەر دەبڕن گۆشتەکان دابەش دەکەن ئەمە هەر دەچێتە چوارچەوەی قوربانی تۆ بۆ خۆت و خزم و کەس و کارتی هەرگری یان هیچی نەدەیە خەڵکی فەقیر جەرگەکەشی لە تکە بدەی و ئەمە فەرمودەشی پێغەمبەرمان هەیە ساڵ سەلەم ئیمامی ئەبوو داود ڕوایەتی کرێ دەفەرمی كلوا وتصدقوا وادخروا لە گۆشتی قوربانی بخۆن بە خۆتان وتصدقوا بکەنە سەدەقەش خێریش بدەنە خەڵکیش وادخروا هەندێکی هەڵیش گرن بەپێ ئەو فەرمودەی بەعزێک لە خەڵک دەرێ بکرێتە سێ بەش باشە ینی مەسەن ئەگە حیوانەکە بۆ نمونە 30 کیلۆبی 10 کیلۆی لۆ خۆت 10 کیلۆش هەرگرە 10 کیلۆ بکە خێر مەسەلەن ینی ئەوها دەڵێن بەڵام مەرجنی ئەوە ڕاستبی ئەو تەوزیعە ئەوەی پێغەمبەری ڕاستە عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا دەفەرمی کولوا وتصدقوا وادخروا یعنی بخۆن زۆر ئاساییە تو لە باتی کاکە لۆ 5 کیلۆ لێ دەنێ لۆ 10 کیلۆ لێ دەنێ مەسەلەن ئەمگۆ عائیلەکن پێکاتی لە 4 نەفەری لە 5 نەفەری 2 کیلۆ لێ بنێ وەکو عادەتی خۆت ئێستا من وەکو عائیلە خۆم کاتێک بچم لە بازاری گۆشت بکڕم بەقەدەرە خۆمان لێ بنێ لەو قوربانیە تەماشای ئەوە یەک هەڵگرتنەکەش 2 کیلۆ 3 کیلۆ طبیعیە ئەویت کە چەندی بکەیە خێر ئەوە تەواو ئەوەندە باشە ئەوە ڕاستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جارێک خێری کرد سەدەقەی کرد گەڕاوە ماڵێ خێزانی یەک لە خێزانەکانی گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەو حیوانە گەورەمان سەر بڕی بەس ئەو ڕانەمان مایە گوتی نەخێر هەمومان لۆ ماوە تەنها ئەوە نەبیت کە بە خۆمان دەخۆین تەماشاکە یعنی ئەوە نەبووە خێر کە بە خۆمان دەخۆین تەماشای ئەوەی ڕۆیە هەمووی مایە هەمووی چوویتە میزان و جێگایەکی زۆر گەورەتر کەواتە حتا بکرێ زۆربەی بکەینە خێر باشترە زۆربەی بکەینە سەدەقە باشترە سەدەقە و خێریش تەبان ئەوەش با ئیشارەت پێ بکەین باشە مەرزیە ئیلا لە دوو کەسانی زۆر فەقیر و داما و هەتا بکرێ باشترە بەڵام بە هەموو جۆرەکان دەچی جیران و دەور و بەرمان و فەقیر و دەوڵەمەند و خێرەکی گەورەیە قوربانی وضحیە هەر کەسێکی بیدەینێ زۆر زۆر طبیعی ینی مەرزیە ئیلا فەقیر بی مەرزیە ئیلا خزم بی مەرزیە ئیلا جیران بی هەموو کەسێک هەرچێ بیدەینێ خێرە بەڕاست زۆر باشە دکتۆر هەندێک پرسیار هەیە ختام و هامسک بە ئەوەندە خانمان لە ناو جەژنە ماندوو ئەبن باوکو کۆتا پرسیار باسی خانمان بکەین لە ڕۆژانی جەژنە لە هەموو بۆنە ئاینی و بۆنە نیشتیمانەکان ژنان زۆر زیاتر لە کەسانی دیکە مادووە بن چونکە ئەرکی لێنانی ئەو چێشتە جەژنە ئەگرنە ئەستۆ کە تام و بۆن و بەرام هەموو دیفاعی لە خۆیان کرد هەموو وڵی حەقا خوا دکتۆروانە ئێوە هەر ئەوە ینی پیاوان ئەوەندا لەسەر خوان قۆزکەن خوان جوانکەن جلی جەژن لە بەرکەن خودبەی دەخینەوە ئەمن باشە دکتۆرماندی دەبم دەخینەوە نسحەت و ئامۆژگار بەڵام دەوە سەر سفرەتی باش دکتۆر هەموو پیاوان خودخۆن هەڵکردنەوە ڕەحمەت لێ بێ لەبەر ئەوە خانمان زۆر ماندوو ئەبن هەموو با بڵێ چێژی و چێشش کە لێنن هەڵدن زۆر فەرقی هەبێ لەگەڵ ڕۆژەکانی تر ئەو قەیسیە خۆشتە و گۆشتی تێکەن و ئەجا ئەرکیەوەشیان لەسەر شانە کە میوانیش بەڕێ ئەخەن لەگەڵ شان بەشانی پیاوان تا چەنە خانمان لەو ڕۆژەیە ڕۆڵیان گرنگە تا چەندە خێریان دەگات ئەجریان دەگات کەمێکیش باباسی بکەین تا چەندە گرنگە پیاوان جێژنانە بدەنە خێزانەکانیان چەندێک بەڕاستی چاکم باسیەوەشم نەکرد بیکەین بە بابەتێ بڵێن ئیلا بە جەژنانە زۆر زۆر زەڕورە زۆر زۆر پێویستە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەرمان سەڵات و سلامی خوای لەسەربی حتا زۆر تاکید لەوەی دەکاتەوە یعطی کولی ذی حەقین حەقە هەر کەسێک حەق خۆی پێ بدرێ بەڕاستی ئەمن زۆر زاری تریش باسم کردیە پێش ئەوەی بەڕێزت بێ سەر جەژن بابینە سەر ڕەمەزان یعنی ڕەمەزان ئەمە هەمومان بەڕۆژینە و بێتاقەتین و هیلاچین و ماندینە خێزانەکانمان لە ماڵێ چێشت ئامادە دەکەن هەموو ڕۆژێکی ڕەمەزان تەماشاکە تەرتیباتی دەکەن و سفرێ ڕادەزینەوە وەچیمەش بە ڕۆژی تەماشاکە یعنی کەواتە زۆر پیاو هەیە لەگەڵ ڕێزم لۆی لەگەر خێزانی باش نییە گارەگارێ دەکا یان شتێک نەقستانی هەیە مشاوەشی دروست دەکات خێزانیش وەکو خۆت بە ڕۆژیە ئەنی هیچ داعینیە تو گارەگای بکەی حەزک هەروە پێویستە بێ هاوکاری بکەی یارمەتی بدەیت لە جێژنی شوایە بە تایبەت ئەو ڕۆژە مبارەکە ڕۆژە گەورەیە ماڵەکەی ڕازاندیتەوە جوان پوختەی کردیە خواردنەکی باشی دانایە پیاوەکە دەستنی حتا دەبوو ئافرەتانیش چونە نوێژ زۆر تەبیعیە مەسەلەن هەموو خواردنەکانی خۆی ئامادە کردیە لەوانەیە لەگە پیاوەکەی
دەچیتە نوێژی جەژن نوێژەکەی دەکەن بێکەونەوە و دەگەڕێنەوە کە دەگەڕێنەوە هەموو شتێک ئامادەیە ئەوە بەرێ ئەجری زۆرترە پاداشی زۆرترە و بەڕاستیش لێرە دەستخۆشی لە بەڕێزت دەکەم کە ئەو خاڵەت بەبیر هینامەوە زۆر گرینگە باوکانی بەڕێز ئەمە قەدیمەن گچکە بووین بە بیرمان دێت لەوانەیە هەر هەموو شتان بە بیرتان بێت زۆر خۆشە کە جەژن دادێ لە بەرچی لەبەرەوەی دەبینی باپیرە و باوک و ئەوانەی کە باپیر و باوک و ئەوانەیان زیندوو نەخوای گەورە تەمەند درێژیان کە ئەوانە شکەوە فاتیان کردە جیان بەهەشبی و عاقبەتیان خێربی ئینشاءالله زۆر خۆشە منداڵەکان دێنە باوشیان و ماچیان دەکەن و گەورە و گچکە هاتەوان جێژنانە لە یەکتر دەکەن باپیرە جێژنانی دەداتە هەر هەموویان مەسەلەن ئەو جارە باوکی جێژنانیان دەداتێ 2000 یان ئەوانەی بەس باوشین هیوادارم باوکانی بەڕێز و برانی بەڕێز ئەوەی لەبیر نەکەین ئەو مەراسیمە ئەوە زۆر شتێکی جوانە زۆر شتێکی پیرۆزە هێمای خۆشەویستی و مەحەبەتە بەبێ جیاوازیش بین کوڕ و کچ بکرێت زۆر دکتۆر مەغدید کەریم زۆر زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مامۆی سپاس بۆ ئەو تا بە نرخ و بە پێزانە دەمانخواست کاتەکەمان زیاتر بە بەڵامی تر خۆت دەزانی کاتی تەلەڤیزیۆن بە چێوازێک کە سپاس بۆ تۆ کە لەگەڵ فەختان کە ئینشاءالله سەرکەوتوو بن جەژنتان پیرۆز بین زۆر بەخێر بێی لە تۆش پیرۆز بێ ئینشاءالله خۆشەویستان و دۆستان و میلەتی کوردی خۆمان لە هەر سار پارچەی کوردستان جەژنیان پیرۆز بێ ئینشاءالله خوای گەورە دوعا دەکەین ئەو جێژنە پیرۆزە بیکە بەمای خۆشەویستی و ئاشتەوایی و سەرکەوتنی وڵاتەکەمان میلەتەکەمان نیشتیمانەکەمان ئینشاءالله هەر سەرکەوتوو بن و موفق بن ئینشاءالله سپاسدانەکەم ڕێستان هەیە بەڵێ بەم شێوەیە دەینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بەو هیوایی کە جژنێکی پڕ لە ئاشتی تەبایی لە خۆشی و سەرکەوتنی وڵاتمان هەبێت بەو هیوای بەجێتان هێڵین و ماڵتانەوە خواتان لەگەڵ